سڵاو بەڕێزان، ئەو دوو ڤیدیۆی پێشووتر کردم لەسەر چۆنەتی پڕکردنەوەی فۆرمی لۆتەری ئەمریکا یاخود یانەسیبی ئەمریکا و هەروەها ڤیدیۆی دووەم کەوا چۆنەتی دانانی ڕسمەکە. ئێستا چەند نامەیەکترم لۆ هات کەوا هەموو شتەکان تەواوە کاتێک کە دێتە سەرەوەی تەقدیم کە یاخود سەبمیتیکەی ئیعازەکە دەداتێ کە دەڵێ your requested URL was rejected, go back and consult with administrator شتش لەو بابەتێ. لێرە دەمەوێت ڕوونکردنەوەکی خەفیف بدەم و عیلازەکەشی تەوان ڕوونکردنەکەەوەی یانەوەتەی ڕسمەکەت تەواو نییە، ڕسمەکە دەکو باسمان کرد دەبی بۆشایەکە بی لەسەرێت ئەولاد تەنیشتانت بۆش بیتن و لێرە لە سینگتەوە بەسەر ڕسمەکە گیرا بیتن. ئەو دەتوانانی بۆ مەراحیلانەی کەوا من لە ڤیدیۆی دووەم باسم کردیا چۆن ڕسمەکەی دەستکاری دەکەی. مەسەلەن حەزمەکە نابی لە بینی 30 هەتا 230 وابزانم کیلۆبایتە نابی زیاتر بیت چوە قڕز دەبی، یانەوە تەیە پێکسلەکەی تەواوە پێکسلەکەش بە 600 بە 600 بیتن دەبی. ئەگەر ئەوانە هەموو تەواوە بۆ باگراوندەکەش تەواوە دیارە کێشەشکە هەیە. کێشەکەژەوێ لەو ڤیدیۆی باسی دەکەم زۆر بە کورتی و بە پوختی زۆر ئاسانە، هەر تەنها 7 کلیکە. ئەگەر تۆزێک دەست و ئەوە تەواو بیتن بە سەریعبی لە کۆمپیوتەر و لە لاپتۆپی کەمترە لە 20 سانیە یاخود لە 30 سانیەی. بینەری ئەو ڤیدیۆ بن و ئیشاڵە مشکلەکەتان حەل دەبیتن. سڵاو بەڕێزان، دووبارە هاتمەوە بۆ پێشکەشکردنی ڤیدیۆیەکتر لەسەر چۆنێتی چارەسەرکردنی ئەوەی کەوا تو هەموو مەراحیلەکان دەبڕی، بەڵام لە ئاخری کاتێک کە دەتەوێت سەبمیتیکەی بە دوو خەتی لە ئاخیرەکەی دەنووسرێ your requested URL was rejected. حەلکردنەکەی یەک لە حەلکردنی یەک لە ڕێگاکانی حەلکردنەکەی ئەوەیە ئاسانە. ئەویش مەسەلەن ئەوەکەت کردیتەوە بڵێن ئەوە پێیجەکەیە کە تو ئیش لەسەر کردیا، بەڵام لە ئاخیرەکەی دەنووسێتن rejected. لەو لای دەستە چەپەی سەرەوە دەنووسێ rejected. حەلکردنەکەی چییە؟ دەچی براوزەچکە دەکەیەوە یاخۆ با بڵێن تابەچکە دەکەیەوە لە تەنیشتی لێرە وەکوها گوگڵ دەنووسرێتن. لێرە لە لای دەستەڕاز لە لای سەرەوە، لێرە دەستەڕاز لای سەرەوە کلیکەشی دەکەی. دێ خوارێ پێشاخی نووسرای سێتینگ دادەگری. ئەوە سێتینگ بووە. ئەوجا هەندە جارەوە دووبارە سێتینگەچکە لێرە دەنووسرێتەوە، جارە ئەوکەی دەکەوە یاخود ئۆڕێدیەوە لێرە کراوە. تەماشای سێم بکە نووسرای privacy and security، ئەوەی داگرا. لێرە دەچێ خوارێ دەچی لێرە نووسرایە cookies and other site data یاخود data cookies and other site data. کلیکەچ لەسەرەوەی بکە دەتباتە سەر پێیجەچکە یاخود ئەوە چیتر. لێرە وەرە خوارێ نووسرایە چی see all site data and permissions، ئەویان see all site data and permissions. کلیکە لەسەرەوەی. ئەوە چ دەداتێ؟ ئەوانەی کە تازە کردیتەوە، مەسەلەن من گوگڵم کردەوە، تازە هەر وێبسایتێکم کردەوە، کوڕم کردەوە. لێرە ئەوەی کە خۆمان کردیتمانەوە dvprogram.state. ئەوە چ دەکەیت؟ ئەوانە کلیر دەکەی یاخۆت سفریان دەکەیەوە. هەتا جارشکە چیۆ سەر وێبسایتەکەی ئەوەی تەقدیمت کردە فۆرمی لۆتەرێکە ئەو چێشەی لێ دروست نەبیتن کاکەم لەوەی نامەوێتن فڕیدە. تەماشایکە ئەوەت ئەوەیان دەسەڕاز لێرە تەنەکەی خۆڵەکە هەیە، کلیکەچ لەسەرەوەی بکە و دەمەوەی فڕێدە. بەس ئەویان فڕێدە. ئەوانش دەتوانی فڕێدە یاخود هەر کلیر ئۆڵ دەیتێت هەر هەمووی فڕێدە. بەزە تو ئەو ئیوشە دەدویست ئەویان بکە ئەو پێیجەکە و تەواو، یاخود کلیر ئۆڵی دەکە ئۆڵ دەیتە. ئەوە شەر مشکلێکمان نە. ئێستا سفرم کردەوە، بەس پێیج فەیسبووکەش بارادا. ئێستا هیچ نەما باشە، ئێستا هیچ نەما. دواتر کوهاتی ها بگەڕێەوە دەچیەوە سەر privacy. ئەو جارە دیسان لێ نووسرایە clear browsing data، ئەوەی دادەگری. هەمووی ئەوانە هەیە لە ساعاتێک پێش دەزات چەت کردی هەمووی سەفر دەکاتەوە، کلیر دەیتە و تاو هەر ئەوەندەیە و هیچتر نییە. هەر ئەوەندەیە و خلاص دەچیەوە سەر فۆرمەکەی خۆت و ئیشەکەی دووبارە دەکەیەوە. ئینشاڵڵا ئەو جارە حەل دەبیتن.